مامۆستایانی زانکۆ و چاودێرانی سیاسی بڕیارەکانی پەرلەمانی عێراق بۆ پێداچوونەوە بە ئەنجامی هەڵبژاردنەکان و گێڕانەوەی دەنگە دزراوەکانی لایەنەکان با گرنگ دەزانن. بەرپرسی بۆردی توێژینەوەی سیاسی کۆمەڵی ئیسلامیش پێی وایە بڕیارەکانی پەرلەمان کەیسی ساختەکاری هەڵبژاردنەکانی لە کەیسێکی سیاسیەوە گواستەوە بۆ چوارچێوەیەکی یاسایی و گێڕانەوەی دەنگەکانیش دەخاتە ئەستۆی دامەزراوە دادوەریە نیشتیمانیەکان. و ئەمە چۆڵی بردنە پێشووی هەنگاوێکی یاخود هەنگاوی هەنگاوێک کەسێکا باتە پێشتر کە لە هەنگاوی یاخود لە قۆناغی یاسایی و سیاسی و دەباتە قۆناغی یاسایی و دامەزراوەی کە کۆمەڵی دامەزراوی گرنگی عێراقاتون سەر خەت و ئەکاتە پرسێکی قەزایی کە ئەمە ئەومان بۆ ڕوونەکاتەوە کە کۆبوونەوەی زۆرینەی پەرلەمان لە زۆرینەی ئەندامانی پەرلەمان ئەومان پێ دەڵێت کە ئەم پرسە لە گومان دەرچووە و بۆتە پرسێکی یەقین و زۆرینەی پەرلەمانی عێراق پێی وایە کە تەزویر کارێک کراوە کە کارێک حاشاڵ نەگرە بۆیە ئەمە بەتایبەتی کە هەنێک دەنگ ڕەت کراوەتەوە هەڵوەشێنراوەتەوە ئەمە هەنگاوێکە کە بەڕاستی گۆڕانکاری و ئەو ئومێدمان پێ بەخشێت کە لە ئایندەیەکی نزیکدا ئومێدێک کە گۆڕانکاری لە بەجێڕانەوەی دەنگە دزراوەکانی خەڵک بێتە ئارەوە. پەرلەمانی عێراق بڕیاریدا ئەنجامی دەنگدانی ئاوارەکان و دەنگدانی دەرەوەی وڵات هەڵبوەشێنێتەوە و لە سەدادەی کۆی دەنگەکانی هەموو پارێزگاکانیش بەدەست هەژمار بکرێتەوە. ئەوەش پرسیاری لای چاودێرانی سیاسی دروست کردووە کە دەبێت ئەو هەڵبژاردنە چمانایەکی هەبێت لە کاتێکدا با زۆرینەی دەنگی ئەندامانی پەرلەمان بڕیار لەسەر هەڵوەشاندنەوە یاخود دووبارە هەژمارکردنەوەی لەسەر بدرێت. ئەم بۆ چونانی کە لە پەرلەمانی عێراق دەرچوە تەنها بڵێ پێشنیاریشە ئێشتا هەر زۆرە ئێشتا هەر زۆر و کاریگەری خۆی دەبێت کە بە دڵنیاییەوە بە تایبەتی ئەوەی کە لەسەر کوردستانە دەرکەوت کە هەموو لایەنەکانە زان خۆیان لێ بێدەنگ کردووە کە لە هەرێمی کوردستان تەزویرێکی گەورە کراوە و کاری ساختەکاری کراوە و ئەگەریشی زۆرە کە دوای دەرکەوتنی ئەم خروقاتانی دوای وەرگرتنەوەی ئەو پیدیفانەی کە وەرگیراوە ئێستا لە کۆمیسیۆن و ئەکرێتەوە بە تاعنە درێتوانێت ئەگەری هەیە ئەگەر ئەوەی محکەمەی یاخود ئەوەی بڵێن کە پەرلەمان حەقی ئەو محکەمەی نیە یاخود ئەو دادوەریە نیە کە نەتیجەی هەڵبژاردن هەڵوەشێنێتوانێت محکەمە بە دڵنیایە هەڵوەشێنێتەوە چکە دەستی وەردان و کاری ساختەکاری بە دەرەجەیەکە کە ئیتر قابلی قبوڵ نییە. با بڕوای مامۆسایانی زانکۆ و چاودێرانی سیاسی بڕیارەکانی پەرلەمانی عێراق پاڵپشت بە تێبینیەکانی نەتەوەی گوتووەکان و دانپێدانانی خودی سەرۆکی ئەنجومەنی وەزیران و زۆربەی قەوارە سیاسیەکانی عێراق لەسەر ساختەکاریەکان کاریگەری دەبێت لەسەر گێڕانەوەی بەشێک لە دەنگە دزراوەکانی لایەنەکان بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا بەو پێی لە پارێزگاکانی هەرێم با کەرکووکیشەوە ساختەکاریەکی لە ڕادە بەدەر ئەنجام دراوە. ئێحسان سابر کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.